جار وهەیە هەڵەیەکن لە کابرای بینیەوە ڕاستە ڕوا بەش نەکەڵێ ئێ زمانت ببڕن ئێدە کابرا بگرە کورە بڵێ تۆ عیب ناکەی لە خۆت تۆ ژنت هەیە تۆ پیاوی باوەڕەکەی پیاو هەبوو بە دزیەوە ژن دووەمی هاوردە زەلامێت چوە بۆ ماڵێ وتێ دی ئەرەوە لەو لایش نایگرم و لەیرێش نایگرم کابرا تایسە کێشەکەی حەل نەبووە ئێ ڕەبی زمانت ببڕن ئێ کابرا وەک ناوێرێ لە ترس خانمی یەکەم باسی ژنەکەی بکە ئێ تو بۆ ڕۆیشتی ئەم قسەیەت ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا ما تشورە پەناوە باسم نەکەی وەک پیاوە هەر شتێک تێ وەرە یەقەم بگرە پێم بڵێ مەڕۆرە پەناوە مەچۆرە پەنا لە خەڵک مەگرە بۆ ئازانی جاسوسیەرەوەی بڕۆی تەقریر لەسەرێکی بدەی ئەوە نییە برا جاسوسیەت شتێکی عامە جار وا هەیە هەڵەیەکن لە کابرای بینیەوە ڕاستە ڕوا بەش نەکەڵێ ئێ زمانت ببڕن ئێدە کابرا بگرە کورە بڵێ تۆ عیب ناکەی لە خۆت تۆ ژنت هەیە تۆ پیاوی یەکسەر ئەڕوا بۆ ماڵیان باوەڕەکەی پیاو هەبوو بە دزیەوە ژن دووەمی هاوردە زەلامێت چوە بۆ ماڵێ وتێ دی ئەرەوە لەو لایش نایگرم و لەیرێش نایگرم کابرا تایسە کێشەکەی حەل نەبووە ئێ ڕەبی زمانت ببڕن ئێ کابرا وەک ناوێرێ لە ترس خانمی یەکەم باسی ژنەکەی بکە ئێ تو بۆ ڕۆیشتی ئەم قسەیەت وەڵا برا ژن نە لەولا دیارە نە لە لای تو یعنی وە ژن دووەمی هاوردە و کابرای کەشف کرد و ماڵی کاول کرد بۆ ئەمە جاسوسیەت نییە ئێدا ئەو حەزی کرد 5-6 ساڵ وە دزیەوە بێ دوای بێتە ئەمر واقع و ئیتر خەڵکەکە ڕادێ لەگەڵێ بۆیە خۆشەویستان بەڕێزان ولا يغتب بعضكم بعضا ولا تلمزوا أنفسكم خواهي قولا فرمية عيب لنفسي خود در مكة ما بس شيء غيبتي براكت مكة إهاني براكت مكة تهمي ناشين وقيزون ما در بناي براكت هر کسی لئي ما قر أم خالاني تيا نبي ضل نيابة خوش يستان برو هلاكت أشي أم خالانه خالي جرنجن وليسعك بيتك سيري مالكي خود بك برو سيري جنكت بك بس أو كاتي كدر أشي لمال بزار جنكت شون ديت درو بردم درقاء شوري بزانت شون تصرفاتك سيرك خۆشەویستان بڕۆ سەیری مناڵەکەت کە بزا لە گەڕەکەکە چیەکە باز حەقت بە مناڵی خەڵکەوە نەبێ زمانت بگرە ئاگاد لەوە بێ کە خەڵکیش زمانی هەیە ئاگاد لەوە بێ کە خەڵکی زمانی هەیە وەبکی عەلا خەطیئەتیک بۆ تاوانەکانت بگری هەر کەسێ لە ئێمە بەس ئەو تاوانانەی هەیەتی دەرکەوێ کەس گوێی لێ ناگرێت کەس ڕێزی ناگرێت بەڕاستی هەمومان تاوانبارین با تاوانی یەکێک کەشف ئەبێ خۆمانی وا لێ نەکەین على ئەساس ئێمە مەلائیکەین و ئێمەش ڕۆژێکمان لە پێشە ئێمەش نەفسمان هەیە شەهوەتمان هەیە ژنمان هەیە معاملەمان هەیە مناڵمان هەیە بۆیە بەڕاستی هەر کەسێک لە ئێمە ئەگەر هەوڵدا لە ماڵەکەی خۆیەوە پایەی تەوحید و ئیسلام تون و تۆڵ کات ئەخلاق و ڕەوشتی خۆی چاکات لەگەڵ خەڵکیات تەسامحی هەبێ ئەو پێغەمبەرە نازدارە خۆشەویستان الله ئەفەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر دڵڕق بوویتایە تون بوویتایە لەگەڵ ئەو سەحابە نازدارانە هەر هەمویان جێتیان هێشت بۆ خەڵکی جێت بێڵێ خێرت پێ برای بەڕێز کاتێک کە تو خۆت بە سەرچاوەی خێرە زانین بۆچی ئاوای بۆچی بۆ 10,000-15,000 وا لە خۆتەکەی خەڵکی مەرحەبات نەکا ئێدە زەرعی کاشێکت کرد دەمەتر بکەرە خاتری بڵێ بەخوا نوێژ ناکەیەوە دەمەترەکەمە خاترت خوایە تۆ بە شایەت من دەمەترم کرە خاتر ئەمە نوێژی نەکە لە ناوڕاست جەهەنەما بیستوێنە من جامەکەم بۆی بەس 10,000 کەمە خاتریەوە کوڕەڵێ بەخوا نیعمەتە بێ بەس لای ئەم مسڵمانانەیە بەخوا دێ نوێژەکە لەگەڵت بەڵام تو هەر ئەوە نەبووت سەلام و عەلەیکوم ئەلێریا بتبڕێتەوە کاکە با دەستمان شل بێ بۆ بەخەڵمان با دەستمان شل بێ بۆ زمانی خێرمان با هەندێک شتەیە نەیڵێین لە ڕۆژی قیامەتا بیرت ئەکەوێتەوە ئەمانە هەلاکەتێکن کە دوو ڕۆژی تر بە بیرمان نادێتەوە خۆشەویستان